سەرەتا بەناوی خۆی گەورە و میهرەبان من ژیاروشە عەبدوڕەحمان لە کۆلێژەکانی یونایتد ساینس توانیم بە کۆنمرەی 60ەوە تێکڕاینەوە 8.57 لەسەر ئاستی هەرێمی کوردستان پلەی پێنجەم بەدەست بێنین. سوپاسی خۆی گەورە ئەکەم لەسەر نعمەتەکانی بەڕاستی هەمووی فەزڵی خۆی گەورەی ئەم دەرەجەیە. دوایەوەش سوپاسی خێزانەکەم ئەکەم و مامۆستاکان زۆر ماندوو بوون پێمانەوە. سەرەتا پێشنیارم بۆ ئەوانەی کە ئەم ساڵ لە پۆلی دوانزەن پشت بەخوای گەورە ببەستن هەوڵی خۆیان بن هیچ ساردمە بنەوانێ و پرۆگرامەکانی مەکتەب زۆر لەگەڵیانە بەردەوام بن بڕۆن بەڕاستی مامۆستاکان زۆر یارمەتی دەرن و ئەوانەی کە من ئەم ساڵ خوێندوومە بۆ هەموو شتێک بڕۆن بۆ لای مامۆستاکان پشت بۆم بەستن بۆ زۆر شت پرسیار لەوام بکەن لە هەموو کاتێکە یارمەتی دەرن بەڕاستی زۆر یارمەتی دەرن و پرۆگرامەکانیش بە شەو و بە ڕۆژ هەیە هەموو پرۆگرامەکان لە کاتی پش و لە کاتی دەوام بۆیە هەوڵ بن لە هەمیانە بەشداری بکەن بۆی بتوانن دەرەجەیەکی باش بەدەست بێن.